ئەم کاتتان باش بیسەرانی هێزان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 23 ئایاری 2025تان پێشکەش دەکەین. چوار هەرێمی پیرانی ئامەد بۆ ماوەی 10 ڕۆژ قەدەغەکراون. گوندەکانی شنگەرەک جۆر و هەردان و پەرژەمان و چیای گورسێنەی ناوچەی پیرانی ئامەد بەهۆی ئۆپەراسیۆنە سەربازیەکانەوە لە نێوان 21 تا 30 ئایار وەک ناوچەی ئەمنی تایبەت ڕاگەیاندراون. پارێزگای ئامەد چوونە ناوەوەی هەرێمەکان با شێوەی دەستوری ڕێگە پێدەدات و قەدەغاکردنەکەی بابیانووی بەرقەرارکردنی ئاسایش و ئارامی نیشتمانی، ڕێگریکردن لە تاوانەکان و پاراستنی ماف و ئازادیەکان ڕاگەیاندووە. لە کۆبوونەوەی ئەندامانی پەرلەمانی پارتی ببورن لە کۆبوونەوەی ئەندامانی پەرلەمانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی تۆنجەر باقرخان هاوسەرۆکی گشتی دەم پارتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕێگەیان جیهانێکی نوێ و ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ بنیاد دەنرێت. لە نیوەی ساڵی 2025دا سیاسەتی نێودەوڵەتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دوای ڕێگەیەکی نوێدا دەگەڕێن. وتیشی ڕووداوی گەورە هەنوو هەمومان دەگرێتەوە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست با سەرکردایەتی وڵاتانی کەندا و لا ڕێگەی شەڕەوە دیزاین دەکرێنەوە. لە قسەکانیدا باقرخان ڕایگەیان ڕێککەوتنەکانی پێشوو یەک بە یەک هەڵدەوەشێنەوە و ڕێککەوتنی نوێ بنیاد دەنرێن. گەڕانی دیپلۆماسی و ئەمنی نوێ بەردەوامە و بێگومان لەم نێوەندەدا ڕێڕەوی وزە و هاوسەنگی هێز هەن ئەوانەی کە ناگۆڕێن ناتوانن بمێننەوە و هەموو شتێکی وشک و نەگۆڕاو لە ناو دەچن و دەبێت ئەمە باشی ببینرێت. هەروەها باقرخان باسی لەوەش کرد بڕیاری گۆڕانە مێژویەکەی پەکەکە دەرەنجامی تێگەیشتنە لەم ڕەشەبات جیهانیە و هەم تورکیا و هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم جیهان لەم تۆفانە جیۆپۆلیتیکیە دایانەوێت ڕێگەیەکی نوێ بۆ خۆیان دیاری بکەن. لەم خاڵەدا دوو ڕێگەمان لە پێشە باقرخان سەبارەت بە ڕێگەکان دەڵێت یان قەیران و پشێوی بەردەوام دەبێت یان ڕێگەی سەلامەتی و ئاشتی دەگرینە بەر کە ڕێگا دروستەکەی و لە درێژەشدا دەڵێ هەنگاوەکەی باخچەلی و بانگوازەکەی ڕێبەرۆجەلان و هەڵویستی ئەردۆغان و بڕیارەکانی کۆنگرەی پەکەکە زۆر گرنگ بوون و دۆخەکەی لا شەڕەوە گۆڕیوە بەرە و ئاشتی. کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیان ناکرێت با دەستوری کودتاچیەکان کۆمەڵگە یەک بخرێت و بەرەو ئایندا هەنگاو بنرێت. هەروە دەشڵێت پێویستمان بە دەستورێکی مەدەنیە. ئەردۆغان لە گەڕانەوەی لە هەنگاریە لە نێوفڕۆکەدا وڵامی پرسیاری ڕۆژنامەوانانی دایەوە و تشکی خستە سەر بڕیارەکانی کۆنگرەی پەکەکە لا 12 ئایار وتی با نەمانی چەک دەم پارتی باشتر دەتوانێت تێکۆشانی سیاسی بکات. هەروە ڕاشیگەیان دەم پارتی زیاتر لە 50 نوێنەری لا پەرلەمان هەیە و دەتوانێت سیاسەتێکی جیاوازتر بەڕێوە ببات. ئەردۆغان لەباری داواکاریەکان بۆ دەستورێکی نوێش دەڵێت تورکیا دەگۆڕێت و جیهان دەگۆڕێت و ئێمە لە سەردەمێکی نوێ داین و بەرەو سەردەمێکی نوێش هەنگاو دەنین. لە بەردەوامیشدا ئەردۆغان ڕایگەیان لە 40 ساڵی ڕابردوو بینیمان چەند زەحمەتە با دەستوری کودتاچیەکان کۆمەڵگە یەک بخرێت و تورکیا ناتوانێت با دەستوری کودتاچیەکان بەرەو ئایەندا ئیتر هەنگاو بنێت. پێویستمان با دەستورێکی مەدەنیە نەوەک دەستوری کودتاچیەکان. هەروەها ئەردۆغان داوای کرد لەم هەنگاوەدا جەبهە پەش هاوکار بێت و وتی وەرن هەموو پێکەوە کۆمسیۆنەکان دابمەزرێنین و لا ڕێگەی ئەو کۆمسیۆنانەوە دەستورێکی مەدەنی بنیاد بنین. پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدا بە هاوکاری دەستەی ڕیشسپیانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بادروشمی بە میراتی شەهیدان کۆمەڵگەیەکی دیموکراتیک و ئازاد بنیاد دەنین کۆبوونەوەیەکی لا قامیشلو بەڕێوە بر. ئالدار خەلیل ئەندامی دەستی هاوسەرۆکایەتی پەیەدا لە بارودۆخی سیاسی ناوچەکەی لە کۆبوونەوەکەدا هەڵسەنگاند و ڕایگەیان سەرەڕای هەموو ئاستەنگیەکان لە ساڵی 2013ەوە هەوڵدانەکان بۆ یەکێتی نێوماڵی کوردان بەردەوامە. دەشڵێت ڕێخستنی کۆنگرەی یەکڕێزی و یەکهەڵویستی کوردان ڕێککەوتن لەسەر ڕەشنووسێکی سیاسی
بۆ مسوگرکردنی مافەکانی گەلی کورد لە سووریایەکی نوێ و ناناوەندیدا بووە. ئەڵدار خەلیل جەختێکی کردەوە کە ئەوان پارچە پارچە بوون و جیابوونەوەیان ناوێت بەڵکو سووریایەکی هاوبەش و یەکسانیان دەوێت کاتیایدا مافی هەموو پێکاتەکان پارێزراو بێ. ئاشکرایشی کرد کە شاندەیداری خۆ بەڕێوەبەری بەنیازە لە ئایندەیەکی نزیکدا سەردانی دیمەشق بکات و بەڵگەنامەیەکی سیاسی پێشکەش بکات و ئامانجەکەشی ئامانج دۆزینەوەی چارەسەرێکی دیموکراتیکە. هەروەها ئاماژەی با دۆسی عەفرین کرد و ڕێگەیان داگیرکاریەکانی تورکیا لە عەفرین بەردەوامە و هیچ دامەزراوەیەکی سووریا لە عەفرین بوونی نییە و سەبارەت بە گەڕەکەەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیەش وتی سەرڕای ڕێککەوتنەکان لەگەڵ حکوومەتی دیمەشق هێشتا ئاستەنگیەکانی دانیشتوانی هەردوو گەڕەکەکە چارەسەر نەکراون. ئەڵدار خەلیل هەروەها سەرنجی بۆ بڕیارەکەی پەکەکە بۆ کۆتایی هێنان با تێکۆشانی چەکداری و دەستپێکردنی سەردەمێکی نوێی تێکۆشانی سیاسی ڕاکێشاوتی درێژەدان با بیرۆکەکانی ڕێبەرۆجەلان وەک بزوتنەوەیەکی گەل بەرفراوانە و لەسەر بنەمای هێزی پرۆژەی دیموکراتیک بەرەو پێش دەچێت. ناوەندی ڕاگەیاندنی قەسەدە شەهیدبوونی حەوت لە شەڕڤانانی ڕاگەیان کە لە کات و شوێنی جیاوازدا شەهید بوون و ڕاشی گەیاندووە لە چوارچەوەی بەرخۆدانی هێزەکانماندا لە بەرامبەر هەموو جۆرە هێرشێک با بوێری و دڵسۆزی باگەلەکەمان هەڵویستی خۆیان لە سەنگەرەکاندا سەلمەند. هەندێک لە شەڕڤانانمان لە ڕێگەی پاراستنی هەرێمەکەدا گیانی خۆیان بەخشی. لە بەردەوامی ڕاگەیاندراوەکە ئاماژە بە ناسنامەی هەر حەوت شەهیدەکە کراوە کە لە کات و شوێنی جیاوازدا لە پێناو پاراستنی ئاسایشی هەرێمەکە باهۆکاری جیاواز شەهید بوون. لە کۆتای ڕاگەیاندراوەکەشدا قەسەدە بەڵێنی بەردەوام بوون لە تێکۆشان لە پێناو ئامانجی شەهیدان دووپات دەکاتەوە و سەرخۆشی لە بنەماڵی شەهیدان دەکات. ناسنامەی شەڕڤانە شەهیدەکان بم شێوەیە خراوە تاڕ و ئەحمەد بەرازی با ناسناوی ئەحمەد لە منبەج لە گوندی کابرەجە لە کانونی یەکەمی 2025 شەهید بووە. هەروەها ئیاد تەهباش با ناسناوی ئیاد تەهباش لە ئیدلیب لەدایک بووە و ئەویش لە 25 تشرینی دووەمی 2024 لە حەڵەب شەهید بووە. عمران ئەلقاسم بە ناسناوی عمران لە باب لەدایک بووە و لە نوێی کانونی یەکەمی 2024 لە منبەج شەهید بووە. محەممەد سوهەیب محەممەد بە ناسناوی عەلی زازا لە منبەج لەدایک بووە و لە شەشی کانونی یەکەم لە بەری باشووری منبەج شەهید بووە. هەروەها وەلەد ئەلعەلۆ بە ناسناوی دیار سەیادە لە منبەج لەدایک بووە و لە شەشی کانونی یەکەمی 2024 لە منبەج شەهید بووە. هەروە عەبدوڕەحمان محەممەد با ناسناوی ئاگر حەلەب لە حەلەب لەدایک بووە و لە 19 ئایاری 2025 لە قامیشلۆ شەهید بووە و محەممەد ئەلعەلی با ناسناوی گۆران لە جەوادیە لەدایک بووە و لە 19 ئایاری 2025 لە دەیرە زۆر شەهید بووە. لە شاری ئۆسلۆی پایتەختی نۆروێج بە مەراسمێک شەهیدانی پێشەنگی پەکەکە عەلی حەیدەر قەیتان و ڕزا ئاڵتون و سری سورەیە ئۆندەر با ڕێزەوە بەبیر هێنرانەوە و سەرنجیش خرایە سەر تێکۆشانەکان بۆ ئازادی گەلی کورد. لە مەراسمەکەدا باڕێزلێنان بۆ شەهیدانی ڕێگەی ئازادی و دیموکراسی دەستی پێکرد و پاشان دوو کورتە ڤیدیۆ لەسەر تێکۆشان و خەباتی شەهیدانی پێشەنگی پەکەکە عەلی حەیدەر قەیتان و ڕزا ئاڵتون نمایشکران. لە درێژەی مەراسمەکەشدا ئاماژە بە تێکۆشانی شەهیدانی پێشەنگ و شەهیدی ئاشتی و دیموکراسی سری سورەیە ئۆندەرکرا. لە 20 تەموزی ساڵی 2023 لە کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور لە پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەنان چالاکی ئشکگیری ئەنجام دەدرێت و لە ئێستادا لە 673 هەمین ڕۆژی خۆیدا بەردەوامە. شەوی ڕابردوو گروپی 132 هەمین دەستیان بە چالاکیەکە کرد. مراسمی گۆڕینی ئشکگیری لە بارگای کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور باخولەکێک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی تەفگەری ئازادی بەڕێوەچوو. چالاکیەکە باوتنەوەی دروشم بەردەوام بوو. گروپی 132 هەمینی ئەنجومەنی عەشتار ئشکگیریەکەیان لەستۆ گرت.
سەبارەت بە بڕیاری کۆنگرەی 12 پەکەکە و دەرەنجامەکانی بەکرئاڵەیی سیاسەتمەدار دەڵێت ئەنجامی کۆنگرەی پەکەکە دەنگدانەوەی باشی هەبوو و ئەو کارەی کە پەکەکە کردوێتی با ڕادەستبوونی نازانم. هەروە دەشڵێت پێم وابێ پەکەکە چەکێکی کۆنی فڕێداوە و چەکێکی سەردەمیانەی هەڵگرتووە بۆ دەستەبەرکردنی نەک هەر مافی نەتەوەی کورد بەڵکو بۆ مافی هەموو ئەو نەتەوانەی کە لە ناوچەکەدا دەژین. ئەوەی کە پەکەکە کردوێتی ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی و ژینگەییە، چونکە هێشتا کە ئێمە دەبینین دنیا بەرەو چه ئالۆزیەک و شەڕنگێزیەک دەڕوا دەبێت بەری پێبگیرێ. بەرپێگرتنیش ڕاستە دەوڵەتە زلهێزەکان جۆرە لە جۆرەکان دەیان هەوێ شان و گەری بکەن لەو بارەوە، بەڵام ناتوانن بەر بەو حاڵەتە بگرن، چونکە هەمویان بۆ بەرژەوەندی خۆیان دێن لە ناوچەکەدا شەڕ دروست دەکەن و کێشە دروست دەکەنەوە بێن لە ناوچەکەی ئێمەدا ساحکەنەوە. پەکەکە جۆرێکی دیکە مەسئولانە بەرپرسانە هاتووە ئەو بابەتەی دەردەشە کردووە لە لای خۆی. ئەوە جۆرێک لە جۆرەکان هەم لەسەر دەستی پەکەکە لە ناوچەکە ئاشتی بەرپا دەبێ، ئاشتی دروست دەبێ، ناوچەی ئێمە حەسانەوەیەک بەخۆوە دەبینێ. جومانە غەلاوی وتەبێژی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەاندووە دوێنێ وادەی خۆتۆمارکردنی حیزب و لیست و هاوپەیمانیەتیەکان با بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران کۆتایی هاتووە کە 343 حیزب مۆڵەتیان پێدراوە و 6 حیزب لە دامەزراندن و 118 حیزبی دیکە خوازیاری بەشداریکردنن لە هەڵبژاردندا. جومانە غەلایی ئاماژی بۆش کردووە ژمارەی هاوپەیمانیەتیەکانی پێش و 66 هاوپەیمانیەتین و لەلایەن ئەنجومەنی کۆمیساریانیشەوە 5 هاوپەیمانەتی پەسەند کران و 11 هاوپەیمانەتی دیکەش چاوەڕێی پەسەندکردنن. وتەبێژی کۆمسیۆن و تویشەتی 16 لیستی تاکە کەسی داواکاریان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران پێشکەش کردووە. جاماژەی ڕۆژی 9 مانگی 4 2025 ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەکی با سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەنجامدا و ڕێککەوتی 11 2025 وەک وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی عێراق دیاری کرد. ئەمڕۆ لە ڕۆمای پایتەختی ئیتالیا گەڕی پێنجمی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران با نێوانگەری عومان سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی تاران بەڕێوە دەچێت و ناکۆکی سەرەکیش لەسەر پیتاندنی یۆرانیۆمە. ئەم دانوستانەی کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت لەسەر بەرزترین ئاستی پەیوەندی نێوان دوو وڵاتەکەیە لە ساڵی 2015ەوە کاتیایدا ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ تاران واژۆ کرا و دواتر لە ساڵی 2010 ئەمریکا بە سەرۆکایەتی دۆناڵد ترامپ لێکشایەوە. عێراقچی پێشەوەی کا بەڕێ بکەوێت بۆ ڕۆما لە پۆستێکدا لە ئیکس جەختی لەسەر دژایەتی تاران بۆ ڕاگررتنی پیتاندنی یۆرانیەم کردو و جیتی ئەمڕۆ بەشداریکردن لە پێنجەمین گەڕی گفتوگۆ ناڕاستەوخۆکان لەگەڵ ئەمریکا لە ڕۆما دەبێت و دۆزینەوەی ڕێگەی گەیشتنیش با ڕێککەوتن کارێکی ئاڵۆز نییە، بەڵام لەبارەی پیتاندنی یۆرانیۆم لە ئاستی سفردا ڕێککەوتنێک نییە و کاتی بڕیاردان گەیشتووە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.